حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم داوای نەوتی کەرکووک دەکات و لەو بارەیەوە دژی ڕێکەوتنی یەکلایەنی عێراق لەگەڵ کۆمپانیا بەریتانیەکان. بەیاننامەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە کاتێکدا لە پێش ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 نەوتی سێ کێڵگەی کەرکووکی فرۆشتووە بێ ئەوەی سوودی بۆ کەرکووک هەبوو بێت و داهاتی بۆ شارەکە گەڕاندبێتەوە. چاودێرێکی سیاسی پێی وایە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە هیچ ڕوودا و پێشهاتێکدا بەیاننامەی بۆ ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم نەبووە کەچی ئێستا داوای نەوتی کەرکووک دەکات. تێبینی زۆرە لەسەر بەیاننامەکەی حکوومەتی هەرێم، چونکە ینی باسی 20 ساڵی ڕابردووی کەرکووک ناکەم، باسی لە 2017 تا ئێستا حکوومەتی هەرێم لەسەر هیچ پرسێکی کەرکووک بەیاننامەیەکی نەبووە کە پەیوەندی هەبوو بێ بە مەسەلەی کوردەوە. لەسەر پێکهێنانی حکوومەتی مەحەلی کەرکووک قسەی نەبووە، ڕۆڵی کۆکەرەوەی لایەنەکانی نەبووە، بەیاننامەیەکی ئیجابی نەبووە. لەسەر ئەو ئێش و ژانانەی کە ڕۆژانە کورد لە کەرکووک بەریەکەوت هیچ بەیاننامەیەکی نەبوو، هەڵوێستشی نەبووە. بەڵام کە پرس دێتە سەر پرسی نەوت بەداخەوە، ینی ئەم حکوومەتە چوار پیاوی عەقڵیتیان نییە کە بزانێت لە چ تەوقیتێکا بەیاننامە دەرەکە. دەسەڵاتدارانی هەرێم لە بری هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ کێشەکانی کەرکووک و هەنگاونان بۆ یەکلایکردنەوەی پرسی خاکەکەی داوای داهاتی نەوتی کەرکووک دەکەن. ئەمەش لە کاتێکدا ئێستا عێراق لەگەڵ کۆمپانیای BP بەریتانی سەرقاڵی ڕێکەوتنە لەسەر چەند کێڵگەیەک لە نەوتی کەرکووک. کەرکووک نابێ بەشێ بێت لە ململانی مزایدەی سیاسی. تۆ ئەمە خاکە، ئەگەر تۆ بە خاکی خۆتی ێزانی جارێ هەر شەرمە داوای نەوتەکەی یەکەی، تۆ بێ داوای خاکەکەی بکەیت، بۆ ئەمەیشە بێ کارنامەتە بێ، دیدگاتە بێ، پلانتە بێ، پلانی پێشوەختەتە بێ، و بۆ نمونە تۆ چۆن کار بۆ گەڕانەوەی ئەم خاکە ئەەکەی. ئەکرێ لایەنی بەرامبەر کە لە ڕووی مێژوویەوە خۆی بە خاوەنی ئەم خاکە نەزانێت ئەو لەگەڵ ڕێک بکەی بۆی نەوتەکەی بەرێ یان بەشە لە نەوتەکەی بدەیتەیە، بەڵام تۆ خاکەی هی تۆیە. جگە لەوەی مەسەلەی کەرکووک ئەوە نە ئاڵۆزە، تەنها بە بەیاننامەیەک ئاڵۆزتریەکە. ئەگینا بە بەیاننامەیەک مەسەلەی کەرکووک یان واریداتی کەرکووک، داهاتی کەرکووک بۆ حکوومەتی هەرێم ناگەڕێتەوە. لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم باجی دژایەتی کۆمپانیا بەریتانیەکانیاندا و نیوەی خاکی کوردستانیان لەدەستدا. ئێستاش لە سەروبەندی گەڕانەوەی کۆمپانیای BP بەریتانی بۆ کەرکووک جارێکی دیکە هەرێم دژی ئەو هەنگاوە بەیاننامە دەردەکات و دژایەتی خۆی بۆ ڕێکەوتنی یەکلایەنی عێراق لەگەڵ کۆمپانیای بریتیش پەترۆلیۆمی بەریتانی دووپات دەکاتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.